بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگان سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی ئازیز و خۆشەویست دەگەمەوە. لە باس و خواسی ئەمڕۆماندا باز لە هاوسەنگی ژیانی کاربەدەست و هاوڵاتی دەکەین. ڕەحمەتی خوا لە شاعیر و عاریفی خوداناسی کورد مەحوی بێ کە باز لەو هاوسەنگی و یەک هەڵوێستی و یەک جلوبەرگی و یەک پێدا ڕۆشنەی نێوان پێغەمبەری خوا و هاوڵە بەڕێزەکانی دەکا و دەفەرمێت بە نووری عەکسی پێغەمبەر ئەوەندە منعەکیز بوون غەریبی تازە هاتوو دەیگوت ئەمە پێغەمبەرستانە. چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە خواردن و جلوبەرگ و شێوازی ماڵ و هۆکارەکانی گواستنەوە هاتوچۆیدا هیچ جیاوازیەکی لەگەڵ هاوڵە بەڕێزەکانیدا نەبوو بگرە زۆر جار لەوان لە پلەکانی خوارەوە بوو. جارێک یەکێک لە نوێنەری مەسیحیەکان دێتە شاری مەدینەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و دەیەوێت سەردانی ئەمیرالمومینین عومەری کوڕی خەتاب بکە. کاتێک داخڵ بە شاری مەدینە دەبێ لە دەروازەکانی شاری مەدینەوە سەیری بەرزترین ڤێلا دەکات کە بەسەر گردۆڵکەیەکەوە هەبێت کە بەوە دادەیناسێتەوە ماڵی عومەری کوڕی خەتابە. چونکە لە ژیانی خۆیان و لە ئێستاشدا گردە بەرزەکان و ماڵە بەرزەکان هەمیشە شوێنی کاربەدەستەکانن. کاتێک دەڕوات و هێندێ بە دوای عومەری کوڕی خەتابدا وێڵ دەبێ دەبینێ لە پەنای سێبەری دارخورمایەکدا هەردوو نعلەکەی کردوتە سەرین و پاڵکەوتووە و ئەویش قسەیەکی جوان بەرامبەر بە عومەری کوڕی خەتاب دەفەرمێت کە لە مێژوو سیرەی بەڕێزیاندا بەناوبانگە. هەروەها ئیمامی عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بیستیەوە کە یەکێک لە والی و کاربەدەستەکانی لە یەکێک لە هەرێمەکاندا جیاوازیەکی زۆری خستۆتە نێوان خۆی و ژێردەستەکانیەوە بەوەی کە دەرگایەکی قەوی و بەهێزی لە نێوان خۆی و ڕەعیەتەکانیدا دروست کردووە و لە کاتێکی تایبەتدا نەبێت بەویستی خۆی هیچ کەسێک ناتوانێ بیبینێ. وەی عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت لە شاری مەدینەوە نوێنەر و کەسێک بە نوێنەرایەتی خۆی دەنێرێت دەڵێ بڕۆرە ئەو هەرێمە و ئەگەر ئەم هەواڵە ڕاست بوو ئەوە ئەو دەرگایی کە ئەو کار بەدەستەم دروستی کردووە بیڕمێنە و بیڕوخێنە و بیسووتێنە و پێشی بڵێ ئێمە ناردوومانە ببێتە خزمەتکار و تێکەڵی خەڵکی نەک خۆی لە خەڵکی جیا بکاتەوە. هەروەها ئیمامی عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کاتێ سەفەری شام دەکات بە ئەبوو عوبەیدەی کوڕی جەڕاح دەفەرمێ ڕەحمەتی خوا لە ئەبوو عوبەیدە بێ دنیا هەمومانی گۆڕی دەسەڵات و خۆشی دنیا هەمومانی گۆڕی تەنها ئەبوو عوبەیدە نەبێ. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە گرنگە کە بە درێژایی مێژوو ئیسلامی پیرۆز لە سەردەمی پێغەمبەری خوا و چوار هاوڵە بەڕێزەکەیدا گرنگیەکی زۆریان پێدا و وەجەختیان کردوتەوە لەوەی کە دەبێت کاربەدەست و بەرپرسی وڵات لەگەڵ ڕەعیەت و ژێردەستە و هەژارەکانیدا لە یەک ئاسدا بژین. بەڵام زۆر بەداخەوە لە سەردەمی ئەمەویەکاندا ئەم بنەما جوانەی ئیسلام پشتگوێ خرا و پاشایەتی و پشتا و پشتی و دروستکردنی خان و ڤێلای جیاواز لە شوێنی بەرز و دوور لە خەڵکی شوێنی ئەم بنەما جوانەی گرتەوە. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئیدریس کاریتانی بانگخوازی ئیسلامیم کردووە کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانی ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێت. دکتۆر گیان سڵاوی خوای گەورەتان لێبێ و سپاس بۆ ئامادەبوونت. سڵاوی خوا لە جەنابت و لە تەواوی بیسەران و بینەرانی کەناڵە پیرۆز بەڕێزە کەشتان ئینشاءالله. زۆر سپاس دکتۆر گیان. سەرەتا پێم خۆشە بزانین قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چ گرنگیەکیان بەم هاوسەنگەی نێوان کاربەدەست و ژێردەستەکانی داوە؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان دانەری زەوی و ڕاگری ئاسمان سەڵات و سەلام لەسەر جانی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم. سپاس بۆ جەنابەت بۆ بەرنامەکەت بۆ هەڵبژاردننی ئەم ناونیشانە لەم کاتە حساس و گرنگەدا. بێگومان قورئان و نەکەر قورئان بەڵکو ئیسلام و ناردنی پێغەمبەر صلی الله علیه وسلم و هاتنی وحی و پەیام دەتوانین بڵێن بەشی سەرەکی لە هاتنی و لە ئامانجی و لە هەدەفی ئەو بۆ کە جۆرێک لە
هاوسەنجی لە نێو کۆمەلگا بجێڕێتەوە لای جەنابەت معلومە نەکرد کۆمەلگا لە جەزیرەی عەرەبی بەڵکو لە سەر تاپای جیهان بە دەسەڵات و ئیمپراتۆریەتی فارسەوە بە دەسەڵات و ئیمپراتۆریەتی ساسانیەوە بە دەسەڵات و ئیمپراتۆریەتی ڕۆمەکانەوە هەرچی ئیمپراتۆر هەبووە لەگەڵ ئەوەش لە جەزیرەی عەرەب وەکو قەبائیل و عەشیرەت تەواوی مافەکانی مرۆڤ تەواوی ئەو هاوسەنجیە تەواوی ئەم بڵین جۆرە تا ڕادێک مساوات و یەکسانی نێو کۆمەلگادا بەرەو ئاوا بوون چوو بوو تا ڕادێک ئینسانەکان بوون بە عەبد و ڕۆژانە لە بازاڕ و لە شوێنە گشتیەکان داوای دەبیندرا لەسەر مەسرح و لەسەر شوێنە گشتیەکان فرۆشتنی ئینسانەکان بوو دابەزاندنی تەواوی بەهای مرۆڤایەتی بوو و نەکەر ئافرەت بەڵکو پیاویش لە زۆر شوێنەکانە بە سەدان و بە هەزاران دەکڕان و دەفرۆشان و بە کۆیلە دەگیران دیارە هاتنی ئیسلام دەتوانین بڵین بەشێکی سەرەکی طبعا ئیسلام هەرەوە نییە بڵین مساوات دروست بکە بەڵکو ئیسلام هەموو بەشەکانی حیاتی ڕێخستۆتەوە جارێکی تر لە بناغەوە دایڕشتۆتەوە چ لە بواری کۆمەڵایەتی بێت بۆ چ لە بواری سیاسی بێت چ لە بواری دەسەڵات و حکم بێت چ لە بوارەکانی تری ئابووری و فەرهەنگی و فکری و تا دەگاتە بناغە و بنچینەی وەلا و بەڕا و عەقیدە بێ بەڵام دیارە بەشی سەرەکی لەبەرەوە هەر موسڵمان سوودمەند نەبووە لە هاتنی پەیام بەڵکو باقی ملەتانی تریش ئەوانەی کە نەهاتوونەتە ناو ئیسلام بەڵام هاتوون بەم پەیامە ڕازی بوون لە ژێر چەتری کۆیلایەتی ڕزگاریان بووە و ستەم و زۆرداری تا ڕادەیە کاڵ بۆتەوە کاتێک ئیسلام بوو بە حاکم. بەڵێ بەڵێ وا دیارە کێشەیەک لە گواستنەوەی دەنگی بەڕێز دکتۆری ئیدریس کاریتانیدا هەیە تا باشبوونی ئەو ڕۆژە. بەڵێ دکتۆریان گەرگوێت لە دەنگی من بێ درێژە بە وەڵامی پرسیارەکە بدەی زۆر سپاس دەکەم. بەڵێ من لە لای من کێشەیەک نییە من جێم لە دەنجی جەنابتانە ئەگەر ڕوخسەت بدەیت تا ئەم بەشەی کۆتایی کە زۆر مەبەستمە باسی بکەم ئەویش ئەوەیە لە ئێستادا منظەمات و هەموو ڕێکخراوە ناحکومیەکان و هەموو ئەو مەواثیقی و متحیدە و هەموو ئەو لیژانانەی کە ئێستا لە مافی مرۆڤ دروست دەکرێت ئەگەر تەماشای مادەکانی نێوی بکەی هەمووی تەرکیزیان لەسەر چەند خاڵێکی ئەساسیە خاڵی یەکەمیان ئەوەیە دەیانێت بەهای مرۆڤایەتی بجێڕنەوە بەڵام ئەگەر دەی تەماشای بنەمایەکانی قورئان بکە یا ئەیها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم أم خطابة كخطابك لقل إيمان دارنية بلكو دفرمي يا أيها الناس أي خلشنا كواتا أم خطابك كاتك هاتو سرتا دي بها قشتك بجرطة قل يا أهل الكتاب تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم لێرەدا قسە لەسەر خطاب لەگەر ئاهلی کتابە لە زیەکی ترە یا بەنی ئادەم وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم لێرە قسە لەسەر هەموو مرۆڤایەتی بە هەموو ئەدیانەکانەوە بە هەموو مەذاهیبەکانەوە بە هەموو ئاراستە جیاوازەکانەوە کەواتە ئێمە لە حاڵەتێکە خطابێکمان هەیە لەگەڵ بەنی ئادەم خطابێکمان هەیە لەگەڵ ئینسانیەت بەگشتی و خطابێکمان هەیە لەگەڵ ئەوانەی ئەصنافی غەیرە مسلمان وەکو ئاهلی کتاب و مەجوسی و ئەوانی تر و خطابێکمان هەیە لەگەڵ ئیمانداران هەموو ئەو خطابانە لە کۆتاییدا بۆچی دەگەڕێنەوە بۆ ئەوەی دەگەڕێنەوە کە بەهای مرۆڤایەتی بگەڕێتەوە ئەوجە دێنە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک زۆر خەڵک اتهامی ئەم بابەتە دەکەن بەوەی کە پێغەمبەری خوا دوور لە ڕووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جۆرێک لە تعەسوبی هەبووە یان خوا نەخواستە بەلای عەرەبدا کەوتووە یەکەم خطابی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لا فضل لعربي على أعجمي لا فضل لعربي كان هنقاو بو عربكي خطاب لو عرب دكا كان ايوا بواسطه اوي بيغمبركتان عرب صلى الله عليه وسلم يان قران كاتك بالزباني عربي دا بزيو ابسن ناس سخلشي تكن خوتان زياكن ولا خلشيتر وخلشي كان بكويله وخوتان بتسن لا شويني غورو فيلاي غورو دانشن خلق لبرسيتي به بهيت شيوچي ولا لأحمر على أسود ولا أسود على باقي أواني تر براستي بو كسي سور لسر رش حتى دقاتهم بيوركاني تر يعني بيغمري خو عليه الصلاة والسلام لما قاعدة يا باسي تواوي قيموا بها كان مروفاتي دكا بو الناس سواسي كالمشت براسي خلقان كان وكو برين دانو الكي شانوان
یعنی هەمویان لە یەک ئاستدان لە ئاستی ڕێزگرتن لە ئاستی ئەوەی کە بەنی ئادەم و مرۆڤن لە ئاستی ئەوەی کە ئینسانن لە ئاستی ئەوەی کە مافیان پارێزراوە لە ئاستی ئەوەی کە کەواتە لێرە بۆمان دەردەکەوێت سەدان پێوەرمان هەیە لە قورئاندا ئەگەر دەرفەتە بێ باسی بکەین و لە سنەتی پێغەمبەردا صلی الله عليه وسلم زۆر تەرکیزیان لەسەرەوە کردووە کە مرۆڤەکان بەڕاستی ڕێزیان لێ بگیرێ و ئازادی تەواویان پێ بدرێ و زوڵم و ستەمیان لێ نەکرێت تەنانەت خوای پەروەردگار کاتێک دینیشی ناردووە لە کاتێکدا تەواو یەقینە کە دینی ئیسلام ڕاستە و حەقە و دروستە دەفەرمێ لا ئیکراهە فی الدین بەڵام قد تبين الرشد من الغي فمن يكفر بالطاغوت ويؤمن بالله فقد استمسك بالعروة الأثقى وثقى لا انفصام له تماشاك ليرة قسمان لسرسيرة سرويك دينك عظيم راست ودرست أوجه خوي تعالى قبولي نية لست عليهم بمسيطر نكيتو زوريان بس داب كينو تو او بكي بويل اكراه نيه لدين توا كوات الاكراه لدين نبي لبشكاني تري ازاديه كانوا ما فكاني تري كات شخصي ما في خزاني ما في كوملاتي بالتاكيد هرنابي هبي بيت شويك زۆر باشە دکتۆر گیان چۆن لەوە تێبگەین کە کاربەدەستی بە تایبەت لە نێو دەوڵەت و کۆمەڵگەی ئیسلامیدا هیچ جیاوازێکی لەگەڵ خەڵک و ژێردەستەکانی دانی ئەگەر شتێکی زیادەشە بێ ئەوە لە ئەرکایە نەک لە ماف و خۆشگوزەرانیدا وەکو چۆن گەورەمان ئەبوو بەکرە فەرمێ کراومەتە کاربەدەستان بەبێ ئەوەی باشترینتان بم پاشان ئەو وتارە مێژوویە جوانە کە بە دوایدا باز لە مافی بێهێز و ستەمی بەهێزەکانەکە چۆن ئێمە بەم دیدەوە سەیری کاربەدەستەکان بکەین یان کاربەدەستەکان سەیری کۆمەڵگە بکەن کە هیچ جیاوازی و خۆشگوزەرانی و مافێکی زیادەیان لە بەسەر کۆمەڵگەوە نییە بەڕای من ئوستازی بەڕێز دیارە من وا تێدەگەم جیاوازیەکەیە بەڵام جیاوازیەکە لە مەسەلەی فەقیر و دەوڵەمەندی نیە لە مەسەلەی جلک و بەرگ نییە لە مەسەلەی خانی و ڤێڵا نیە لە مەسەلەی سیارەی زۆر و حیمایە نییە جیاوازیەکە لە هەڵبژاردننی تاکەکانە ئەو کەسەی کە هەڵدەبژێردرێت پێوەری قورآن و پێوەری سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر جیاوازە لەو پێوەرێکی ئێستا دانراوە بۆ هەڵبژاردننی تاکەکان بۆ نمونە قورآن کۆمەڵک پێوەری داناوە إن خير من استأجرت القوي الأمين براستي دبي خالي يكم أو كسي كداي دني قوي بي واتا كسي چي بهيز بي كسي چي بهيز ولاوازو كتو ماندون بي وهروها أمين بي يعني أوزا أودو بيوري أساسين أوزا اجعلني على خزائن الأرض لو بمك بوزيرك بشتك بوتك من حفيظ حليم براستي حفيظ عليم دوس فتي زور قورو برزي أم مسلين أوزار لا مسلي داوا دني يشك لا هاولاني بيغمبر عليه الصلاة والسلام كاتك داواي أبو ذر داواي برپرسیاریەتی دەکا پێغەمبەری خوا دەفەرمی عليه الصلاة والسلام إذا وسد الأمر إلى غير أهله فانتظر الساعة يعني براستي أجر لێرە باسی چ دەکا باسی دەویل کەفاءە دەکا ینی ئەو کەسانەی کە دێن ئەو ئیشە دەست پێدرێن دەبێ خاوەنی کەفاءەت بن کەواتە ئەم پێنج خاڵە هەم خاڵی یەکەم دەبێ بەهێز بێ خاڵی دووەم دەبێ ئەمین بێ خاڵی سێم دەبێ پارێزگاری کار بێ لەسەر شتەکان خاڵی چارەم دەبێ ئەمیندار بێ خاڵی پێنجەمیش دەبێ دەویت کەفاءە بێ واتە کەفاءە و اختصاصاتی هەبێ و پسپۆر بێ لە بوارەکەی خۆی ئەگەر لەو پێنج حاڵەتە لەو پێنج پسپۆریە کە قورئان و سنەتی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم هەڵی بشاردووە ئەو کەسە تەواو بێ ئەو کاتی پێویستی بە لێژنەی نەزاهە ناکە بەڕای من لێژنەی نەزاهە هەڵەیەکی گەورەیە چونکە تۆ کەسێکی نەزیه دانێ پێویستت بە لێژنەی نەزاهە نییە بەڵام تۆ کەسێکی گەندەڵ دانێ بە تاکید دەبێت 100 لێژنەی نەزاهە دانی دوایە لە لێژنەی نەزاهەش کەسێکی گەندەڵ پەیدا دەبێت ئەو گەندەڵ کارە ڕزگار دەکات بۆیە ئەمە غەڵەتێکی گەورەیە دەبێت ئێوە لە ئەساسەوە بنچینە و بناغەی بابەتەکان تێبگەین بنچینە و بناغەی گۆڕانکاریەکان لە سەرتاوە بە چ دەکرێن و ئەو کەسەی دەچێتە ژێر ئەم بارە قورسەوە چونکە ئینەها ئەمانە بەڕاستی کاتێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی کاکە لێی دوورکەوە ئەوە ئەمانەتە بەڕاستی وەڕ لە ڕۆژی قیامەت نەدامەتە ئیلا من ئەخەذە بحەقیها کەواتە دەبێ وەریگری بەڵام ئەگەر حەقی بدەیت ئێستا کاتێک تەماشا دەکەی ئەم بنەما ئەساسیانی قورئان و سنەت نەماون تەماشا دەکەین کەسێک دێت لە پسپۆریەکەی پسپۆر نییە و لە ئەمانەتەکەی ئەمیندار نییە لە قووەت و بەهێزەکەی بەهێز نییە کاتێک دێتە سەر ئەم بڵین منسەبە یەکسەر جیاوازی لە خۆیدا لە چ دەبینتەوە لەوەی دەبینتەوە ماڵەکەی جیاکاتەوە ڤێلایەکی جیاواز دروستکە سیارەکانی جیاواز بن حیمایەکانی جیاواز بن و هەموو ژیان و گوزەرانی خۆی جیا بکاتەوە
ئەو پێوەرانە سەرەتایەکن بۆ ئەوەی ئەو کەسە خۆی لە خەڵکی تر جیانەکاتەوە. ئەگەر ئەو پێوەرانەی تێدا نەبوو ئەو کەسە یەکسە تووشی غروریەک دەبێت، تووشی جۆرێک لە فریودانی خۆی دەبێت، پێی وایە کەسەکە توانای نییە بۆتە وەزیر، توانای نییە بۆتە پەرلەمانتاران، توانای نییە بۆتە قیادەیەکی گەورە، لەوەوە خۆی لە چه خەڵکی کە جیاواز دەکاتە حاڵەتێکی سایکۆلۆژی تووشی دەبێت، پێی وایە دیارە ئەو کەسە زۆر عاقڵترە لەو خەڵکەی، وەکو ئیمامی ئەبوبەکر فەرمووی ئەمن کە بوومە گەورەتان وا نەزانن ئەمن لەنگۆ چاکترم هەیە لە خۆ خەڵکی لە ئێوە لە من چاکترە. ئەو خەڵکەی کە بەبێ پێوەر چووە ئەو شوێنەی ئەووا دەزانین لە خەڵک باشترە، لە خەڵک عالمترە، لە خەڵک بەهێزترە، لە خەڵک برین بواری فکر و فەلسەفەی زیاتر لە کاتێکدا واژ نییە. ئەبەوە یەکسەر چ دەکات جیاوازێک لە خۆی پەیدا دەکە بۆی حاڵەتە سایکۆلۆژیکەی خۆی دابمرچێنێتەوە، ئەوەیە دەچی فێلایەکی جیاواز دروست دەکەوە تووشی ئەم گەڵدەڵێ دەبێت. ئەگەر نا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە سەرمەشقی سەرجەم سوڵتە و دەسەڵاتدارانی دنیا بووە، تەماشای بکەین بۆ نمونە کۆمەلگا لە چی پێکاتوە؟ کۆمەلگا پێکاتوە لە ئەسناف، چەند ئەگە پۆلێنی بکەین بۆ نمونە منداڵ هەیە، گەنج هەیە، بەتەمەن و پیر هەیە، نەخۆش و پەککەوتە هەیە، و دەوڵەمەند هەیە، و هەژار هەیە، حاکم هەیە، مەحکوم هەیە، ڕاعی هەیە، ڕەعیەت هەیە، مەسوول هەیە، لێ پرسراو هەیە. ئەوانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن هەڵسوکەوتی لەگەڵ کردوون. بۆ نمونە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام کاتێک لەناو بڵێن ڕیاسەی خۆی دانیشتووە لە ڕیاسەی جمهوریە گەناوی بنین، ئەگەر گونجاو بێت، طبعاً گونجاو نیە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بەڵام دەڵێن یعنی وەکو تەشبیهێک بۆم حاڵەتە. کاتێک دانیشتووە کەسێک هاتووتە ژوورێ، پرسیارێکی هەبووە لەبارەی قەضاوەت، پرسیارێکی هەبووە لەبارەی حکم، پرسیارێکی هەبووە لەبارەی دەسەڵات. ئینجا ئەو کەسە خەڵکی ئەو وڵاتە بوو بێ کە مسلمانە، یان خەڵکی غەیری ئەو وڵاتە بوو بێ، لە وڵاتێکی تر هاتبێ، لە ڕۆم هاتبێ، لە نەجد هاتبێ، لە حەبەشە هاتبێ. کاتێک هاتووە ژوورەوە تەماشای کردی کورسی ریاست دیار نییە، تەماشای کردی حیمایەکان دیار نین، تەماشای کردی قەلیفە و ڕئیسی ئەو دەوڵەتە، چونکە ئەو کاتە من محەممەد ڕەسوول الله إلى عظیم ڕۆم إلى هرقل إلى چێ، تەماشاتەکە ئەو ڕئیسە دیار نییە، ئەوەی کە نامەکەی ناردووە، ئەوەی ڕئیسی ئەو وڵاتەیە، بۆیە فەیموتی ئەیوکم محەممەد، چێهانتان پێغەمبەرن عليه الصلاة، چێهانتان محەممەدن. ئەو بەڵگەی لەسەر ئەو کەسەی کە هاتووە کە نەیگوتە ئەیوکم نەبی ئەیوکم ڕەسوول، دیارە مەبەستی ئەو بە ئیمانی نەهێناوە، یان لە وڵاتێکی ترەوە هاتووە غەریب بووە، مسلمان نەبووە، بەڵام نەیناسیوەتەوە. بۆ نەیناسیوەتەوە؟ لەبەرەوە ئەم جلکەی کە لەبەری بووە وەکو باقی هاوڵانی بووە، ئەم شوێنەی کە دانیشتوە وەکو باقی ئەوانی تر بووە، ئەم بڵین ڕیاسەی کە دایناوە کوانی تر بووە. ئەمە خاڵێکی تر. ئێستا لە وڵاتی ئێمە و باقی وڵاتانی شەرق الئەوسەط ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆتە نیزامی طەبەقات. ئەوەی گەجێی ئەسەف و ناڕەحەتیە ئەوەیە، ئەوان ئیدعای دیموکراسی دەکەن، بەس دیموکراسی نین، ئیدعای شۆرشیا دیموکرات دەکەن کە بەشێک لە ئەحزابی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە فکرە شۆرجیا دیموکراتن، کەچی هیچ یەکێکیان لە بازنەی ئەم بیرۆکەیە نەماون، بەڵکو بوونەتە ڕەئسمال، هەمویان ڕەئسمالن. پێچەوانەی ئەوەی لە شاخ دەیانگوت، ئێستا لە شار هەموو پێچەوانەیان کردوتەوە، ئەوان دەیانگوت ئێمە دژی ڕەئسمالیەتین، کەچی ئێستا هەرچی مستشفایە ئی ئەوانە، هەرچی بڵین کۆمپانیای گەورە گەورە ئی ئەوانە. لێرەدا شتێک بەبیر جەنابت و بیسەران دەینمەوە، ئەویش ئەوەیە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام دەوڵەتێکی هەیە و لەنا ئەو دەوڵەتە ڕیاسەی جمهوری هەیە. ئەو ڕیاسەی جمهوریە ئەوەی کە لە ئێستادا پەراوێز خراوە، خەڵکی فەقیر و هەژارە، خەڵکی بێدەرامەتە، خەڵکی گەنجی بێژن و بێنەوایە. پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام لە تەنیش ڕیاسەی جمهوری چ دروست دەکا؟ شوێنێک دروست دەکا بۆ چێ؟ بۆ ئەوانەی کە لە تەک ئەم ڕیاسەیە ماڵیان دیاری بکە. بۆ ئەبوو هورێرە و تقریبا 83 کەس پێیان دەڵێن ئەهلی سوفا. ئەهلی سوفا چێن؟ ئەو کەسانن کە نان و ئاویان لە ڕیاسەی جمهوری وەردەگیرێ، ئەو کەسانن کە ژنیان نییە، خێزانیان پێک نەهێناوە، عایلەیان نییە، منداڵیان نییە، بەڵام خۆیان تەرخان کردو بۆ خزمەتکردنی ئەم وڵاتە، بۆ ژینگەی وڵات، بۆ پاراستنی وڵات، بۆ بوارە کۆمەڵاتیەکانی وڵات. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەباتی و دووریان خاتەوە، بیان بەلەو بەرفڕێیان بدە دوور لە ڕووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، یان ئەوەتە حسابیان بۆ نەکا خوا نەخواستە، یان ئەوەتە لەبەرەوە هەژارن با نزیک ڕیاست نەکەون، یان خانیەکەمان لەبەرەوە خانیەکەمان هەموو بریقەدارە و هەمووی علانە و هەموو چییە ناشرین نەبێت. دێ لە تەک ڕیاسەی جمهوری ماڵێکیان بۆ دروست دەکا، ئەو ماڵە هەرچی هەژار و فەقیر و نەدارە لەوێ دەمینێنەوە. بۆچی؟ یەکەمیان بۆ ئەو ڕۆژانە ئەوان بێن بە ئاسانی بگانە ڕیاسەی جمهوری و دەرسەکانیان لای پێغەمبەری خوا بخوێنن صلی الله علیه وسلم، وەکو ئەبوو هورێرە خۆ ساڵی شەشەمی بێعثەت مسلمان بۆ دەبینی 5000 ئەوەندە فەرمودەی جێڕاوەتەوە.
ئەو جار خاڵێکی تر خاڵی دوم بۆچی بۆی ئەوانە بێنەوان سوڵاغیان نییە سواریان نییە سوار بن بگەنە ڕیاسە ڕۆژانە نان بندەوەی ئەو نانەی کە لە ماڵی ڕیاست هەیە ڕاستەوخۆ بگوازرێتەوە بۆ ئەهلی سەف و بۆ فەقیران یەکەم کەس لە دوای ڕئیسی دەوڵەت ئەوان دەستیان بگاتێ نەک ئەوەش بە زۆر ڕۆژان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەی کە لە ماڵی هەیبووە وەکو کەمێ شیرە یان خورمایە یان هەر شتێکە لەو بڵین ڕیاسەتە هەبووە یەکسەر بیگوازێتەوە بچی لە ماڵی ئەهلی سوفەدا بنی شێو لەگەڵ ئەوان بخۆ بۆ ئەوەی دڵیان نەڕەنجێ یان خوا نەخواستەوە حیساب نەکەن کە لە طەبەقەی دووەمن یان لە تابووری دووەم و سێم و چوارەمن ئەمە حاڵەتی پێغەمبەری خوا بووە صلی الله عليه وسلم ئەم حاڵەتە بووە کە دەوڵەتێک بە پەنجەی دەست خەڵکی خوێندەواری تێدا بووە خەڵکی شارەزای تێدا بووە بەڵام هەموو شوان بووینە گاوان بووینە لە دەشتێ بووینە ئەو جا بوون بە صاحبی حەضارەت و سەقافەت چونکە حەضارەت لەوە نابینێ کە تۆ طەبەقات دروستکەی حەضارەت لەوەیە کە تۆ قیەمی ئینسانەکان بجێڕیەوە بەهاکانیان بۆ بجێڕیەوە ئازادیەکانیان بۆ بجێڕیەوە مافەکانیان بۆ بجێڕیەوە کەسی فەقیر هەز نەکا لە بە فەقیری لە دەرگەجەی نەبێتەوە حتا ئێستا وا هەست دەکەم نەکەر قیادەکانمان بەڵکو خەڵکی کۆمەلگای ئێمەش بەرەو ئاقارە دەڕوە کاتێک دەبی لە تەعزیەک دەبینی فەقیرێک دێ کەس سەلامی لێ ناکە بەڵام یەکێکی دەوڵەمەندی یان یەکێکی بڵین خاوەن پلەیەکی حکومی دێ دەچێتە ئەو سەریدادنشی و 50 کەس پێی دەڵێ بەخێر بێ بەڵام ئەم فەقیرە لە ڕوکنێکی مزگەوت ئەگەر جێی ببێ یەکێک بێ بە فەقیری بێ داخۆ بینی بیاننا کەمە حاڵەتێکی زۆر خەتەرە حاڵەتێک کە طەبەقات دروست دەکا تابور دروست دەکا نظامی سیستەماتیکی جاری شتێک گەڕانەوە بۆ ئاغا و ئاغاوات و شتەکانی کرد بەڕاستی ئەمە کارەساتێکی گەورەیە ومێد دەکەین کە پێداچوونەوەمان هەبێت. زۆر باشە دکتۆر گیان وەگەزانین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە سەردەمی زێڕینی خۆیدا و پاشتر دوو خەلیفە بەڕێزەکەی خۆی کە ئیمامی ئەبوو بەکر و ئیمامی عومەر ژمارەی دانیشتوانی ژێردەسەڵاتیان بە هەردوو شاری مەکە و مەدینەوە لەوە چێ 100,000 کەسی تێپەڕ نەکردبێ لە ئێستاە کاربەدەستێ لە ناحەیەکە لەوە چێ 500,000 کەس لە ژێر دەستیدا بێت لە محافەزەیەکان 2 ملیۆن بۆ ملیۆنێک کەس هاوڵاتی هەنوو هەمویان کێشە و گرفتیانێ چۆن لە ئێستاە کاربەدەست بە شێوەیەکی دادپەروەرانە مامەڵە بکە وەفریای ئەم هەموو خەڵکەش بکەوێ وەکۆڵێ چۆن ئەم پەیوەندی ڕێک بخەین لەم ڕۆژەدا کە ژمارەی هاوڵاتی ئەوەندە زۆرە هی ئەوە نییە تۆ بە تەنیا لە بازاردا دانیشی بێن گوێیان بۆ بگری گوێ لە عەرز و حاڵ و سکاڵا و قەزاوەتەکەیان بگری. بارەکەڵڵە طبعا ئەمە بە ڕای بەندە لەگەڵ ئەوەی کە ڕێژەی دانیشتوان ڕۆژ بە ڕۆژ لە گەشەکردندا ئەوەش لەبیر نەکەین ئەو ڕێژەی تەتەوراتی زانستی و تەکنەلۆژیای سەردەم و ئەو ثەورە نوێیەی کە شۆڕشی زانستی سەدەی 20 بەسەرەوە پێی دەڵێن بەڕاستی وای کردووە ڕۆژانە بەرهەمی داهاتی وڵات لە ڕووی چ میوەجات و چ خواردن و چ قوتی خەڵک ڕۆژانە لە گەشەکردن دابێ و ئەو عەولەمەیە وای کردووە ئاسان مەسەلەن شتەکان بگەن بە هاوڵاتیان و نظام و سیستەمی گەیشتنی تاچێکی هاوڵاتی بە سەرۆک و ڕیاست زۆر ئاسان بووە ئەگەر کەسێک بێ بەڕای من کێشەکە لەوە نییە کێشەکە لە زۆری دانیشتوان نییە کێشەکە لە ژمارە و عەدەدی دانیشتوان نییە کێشەکە لەوەیە کە ئەو سیستەمەی کە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێڕەو دەکرێت سیستەمی تەجویعکردن و برسیکردنە سیستەمی دروستکردنی جارێکی تر طەبەقات و نظامی بڵین گەورە و بچووک و مەسوول و ئەوانی ترە ڕاعی و ڕایەیە ئەو سیستەمەوەی کردووە وردە دەسەڵاتدار خۆی لە داخوازیەکانی کۆمەلگا بسڕێتەوە ئینجایان لەبەرەوە لەسەرەوە زەختی لەکراوە کە دەبێ ئەو سیستەمە پەیڕۆکە تاوە خەڵک برسی بێ یان ئەوەتە بۆ خۆی کەوتۆتە ناو بوارێک کە ناتوانێت جێ لە خەڵکی فەقیر و هەژار بگری ئەگەر نا ئێمە تەماشای ئەم 13 سەدەیە بکەین ڕاستە جەناب لە سەرتا ئاماژەت بۆ کرد کە لە دەوڵەتی ئەمەوی سیستەم گۆڕانکاری بەسەداهاتوە بەڵام هەتا دەوڵەتی عوسمانیش کە 13 سەدەی ئیسلام تێیدا حاکم بووە تاریخ نەقلی نەکردووە گوندێک لە گوندەکان خەڵک لە برسان مردبێ تاریخ نەقلی نەکردووە و لە کاتێکدا مێژوو ڕەحم نە بە من دەکا و بە تاکید نە بە مێژووی ئیسلامیش و بە دڵنیاییەوە ڕەحم بە مێژووی ئیسلامی ناکە گەرەوە هەبوایە لە کاتێکدا ئەو سیستەمی مواصلاتی کە ئێستا هەیە ئەوە نەبووە ئەم پێگەیاندنی سەوڕی تەکنەلۆژی و دنیای عەولەمە ئەوەندە بە ئاسانی شت نەقل دەکا لە ڕیف بڵین نظامی مواصلات ئەوە نەبووە چۆن خەلیفە چۆن ڕئیس چۆن مەلیک چۆن هەر ناوێک تۆ لێی دەنێی توانیویەتی ئەم مەوادە بگەین تە خەڵک و لێ نەگەڕی خەڵک برسی بکەن بەڵام ئەلەو کاتەدا لە سیستەمی دەوڵەتداریە
نظامێک نەبوو پێی بڵێن برسیکردنی خەڵک بەڵکو ململانی لەسەر ئەو بووە ئەو والیە چۆن بتوانێت باشترین خزمەت بە خەڵک بە ڕاستە هەندێک لە والیەکان هەندێک لە مەلیکەکان خۆشگوزەرانیان بۆ خۆیان دابیر کردو بەڵام قەت لەسەر حیسابی خەڵک نەبووە لەسەر حیسابی دەوڵەت بووە وەمە ئەوە ڕەت دەکەینەوە نامانەوە لەسەر حیسابی دەوڵەتیش ئەوە بکەن بەڵام ئەوە کراوە ئەوە حقیقەتەوە ئێمە پێداگری لەسەر دەکەین دەڵێن وا کراوە و ناڕازیشین بەڵام قەت لەسەر حیسابی هەژار و فەقیر نەبووە ئەو جار بڕۆ تەماشای ئەم مێژووە بکە کە ئێستا بە ئەتنان خواردن لە ئەمریکا و لە وڵاتە زلهێزەکان دەخرێتە ناو ساڵانە برنج و گەنم و باقی دانوێڵەی تر دەخرێتە ناو بەحرەکان بەڵام لە ئەفریقیا و لە بەشێک لە وڵاتانی ئەفریقی خەڵک ڕۆژانە لە برسان دەمرێ ئەم نادادگەریەیە ئەم نایەکسانیە کەوەی کردو دەیانێت نظامی طبقات دروستکەن و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە وردە ئەم نظامە هەیە بۆیە دەبینی بن عەلی و حوسنی مبارەک و بۆیە حافظ ئەسەد و بۆیە قەذافی و باقی ئەو سیستەمانی کە لە جیهانی ئیسلامیدا 30 ساڵ و 35 ساڵ و 40 ساڵ دەوڵەتداریان کردو هەمویان صاحبی 32 33 و 34 و ملیۆن ملیار دۆلارن یعنی ئەم ملیار 32 ملیار دۆلار و 30 ملیار دۆلارە لە حیسابی خەڵک کۆکراوەتەوە ئەم کۆکردنەوە وای کردووە جێ لە داخوازی خەڵک نەگرێت چونکە ئەگەر داخوازی خەڵک جێبەجێ بکە ناتوانێت 30 ملیار دۆلار کۆ بکاتەوە ئەگەر داخوازی خەڵک لە جادەوبان و لە قوتابخانە و لە نەخۆشخانە و لەوانە بیکە ناتوانێت ئەوە بکە بۆیە بە ڕای بەندا ئەوە نییە کە چۆن بگەنە دەسەڵات ئاسان دەگەنە دەسەڵات و دەسەڵاتیش ئاسان دەگاتە خەڵک هەرچەندە ڕێژەی بڵین داخوازی خەڵک زۆربێ ئەمڕۆ دەتوانین لە ڕێی سیستەماتیکە و لە ژوورەکەی خۆیەوە ئاگاداری بڵین کەرتی تەندروستی بێ بزانی چییە ئاگاداری کەرتی خوێندن بێ بزانی چیە ئاگاداری کەرتی بەشەکانی تری کۆمەڵایەتی و ئەوجات تا دەگاتە شارەوان و شتەکانی تر بێ بە یەک کلیک و ئیحسای بۆ دەکات لە وڵاتە چەند قیر و قیر نەکراوە چەند قوتابخانە کەم و کوڕی هەیە و چەند نەخۆشخانە کەم و کوڕی هەیە و داخوازەکانی خەڵک لە ئاو برین ئاو ڕووباقی ئەوانی تریش بەڕای بەندە ئەوە نییە کە ئەوان نەتوانن لە بەر ڕێژەی خەڵک بگەنە خەڵکی بزان داخوازی چێ بۆ نمونە ئەگەر دەتەوێت کەرتی کەم ئەندامان خاوەن پێداویستی تایبەت بزانی بە یەک کلیک دەتوانی ڕێکخراوی تایبەت هەیە دروست کراوە کە پێداویستی ئەوانە پێداویستی خێزانیان پێداویستی شخصیان چیە بگاتە دەستی وەزارەتێکی تایبەت هەیە کە ئیکار و ئەوەیە کە دانراوە دەتوانی ڕێژەی ئەوانە وەربگرێ بۆیە ئیش ئەمڕۆ ئاسانترە لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام ئیش ئەمڕۆ ئاسانترە لە سەردەمی ئەبوبەکر و عومەر و عوثمان و عەلی و تەڵحە و زوبەیر و ئەوانی تر ڕزای خۆیان لێبێ کە توانیان دەوڵەتداری بکەن بەڵام لێرە گرفتەکە لەوەدایە ئەوانە دەیانێت بەڕاستی هەر یەکێک بڕوە 30 ملیار دۆلار و 40 ملیار دۆلار بەجی بێلێ ململانە لەسەر گەندەڵیە نەک لەسەر خزمەتکردن لەسەر خزمەت گوزاری ململانە لەسەرەوە چۆن ئەوان مەتاری تەیارەیان هەبێ چۆن ئەوان vێلای گەورەیان هەبێت چۆن پارێکی زۆریان لە بانکەکان هەبێ ئەوە ململانەیەکە ئەوەی وای کردو یەکسانی لێو کۆمەلگان نەمینێ و بینی بڵین دەسەڵاتداران و خەڵک بینی ئەردوو ئاسمان بێ ئەگەنا بەڕای من ئەوە نییە کە ئەوانە نەتوان بگەنە خەڵک لە بەرەوە ڕێژەی خەڵک زۆر کەواتە هۆکار چیە ئەم دابڕان و دووریە کەوتۆتە نێوان کاربەدەست و هاوڵاتیان و هاوسەنگی و پەیوەندیەک لە نێوانیاندا نەماوە بەڕای بەندە هۆکار زۆرن هۆکاری هەیە خارجیە واتە هۆکاری دەرەچی و هۆکاری ناوەچیە ئەو هۆکارانەی کە ناوەچین بەڕای من بە یەکەم خاڵ دەبێ ئێمە بۆ دابچینەوە ئەو کەسانەی کە هەڵی دەبژێری لە بۆ بڵین ئەوەی کە ببێتە ڕەعیەتی خەڵک واتە ببێتە بەرپرس دەبێ بەڕاستی ئەم پێوەرانە بۆ ئەو دیاری بکرێ پێوەەر لەسەر ئەساسی ئەوە نەبێ ئەوە چەند دەنگ دەینی بەڵکو پێوەەر لەسەر ئەساسی ئەوە بێ ئەوە چەندە ئەمینە چەندە بڵین بەهێزە چەندە پسپۆڕی هەیە چەندە لەو پێنج خاڵەی کە باسم کرد لەوەدا نزیکە ئەگەر لەوە نزیک بێ ئەو خاڵی یەکەم هەنگاوێکی باش داوین هەنگاوی دووەم بەڕاستی دەبێ بگەڕینەوە سەر کۆمەلگاک بە زۆر بەداخەوە لە وڵاتانی ئەوروپا تەوئیە و شیاری وردە گەشە دەکات لە کاتێکدا ئەوان بنەما و بنچینەی ئیسلامیشیان نییە لە وڵاتی جیهانی ئیسلامی وردە هۆشیاری کەم دەبێ بە تایبەتی هۆشیاری سیاسی هۆشیاری خوێندنەوەی واقع ئەم خوێندنەوەی واقع بەڕاستی لە هەموو شتێک گرنگترە بۆ تاکەکانی کۆمەلگا
کۆمەلگا بەشێکی بەرپرسیارەتی گەورەی لەسەر شانیە کە کەسەکان هەڵدەبژێری بۆیە دەبینی تەماشای سیڕەی پێغەمبەر دەکەی صلی الله عليه وسلم لە هەڵبژاردننی دوای وفاتی پێغەمبەر عليه الصلاة والسلام هەم ئەنسارەکان کاتێک دەهێن هەم مهاجرەکان بۆ هەڵبژاردننی ئەبوبەکر و عومەر و هەروەها سعدی کوڕی معاذ یعنی ئەم هەڵبژاردنە تەماشا دەکەی لە ئاساسیەوە بۆ خەڵک چۆن دەنجیان پێدەدا کاتێک بینیان کە بە قووەترین خەڵکی ئەو وڵاتە دێ خۆی هەڵدەبژێری و خەڵک دێ کاندیدی دەکەن ئەو جەڕازی دەبن لە حتا تەنانەت چوینە لە ئافرەتێک کە لە ماڵەوە حاڵەتێکی تایبەتی هەبووە چوینە لێیان پرسیە ئایا ڕات هەیە لەوەی فلانە کەس هەڵبژێردێ بکرێ بە ڕئیسی دەوڵەتیاننا ئەگەر دەنجی زۆری نا لەسەر ئەوەی کە قبولیان نەکرد قبولیان نەدەکرد ئەمە بۆ چ دەگەڕێتەوە بەداخەوە ئەمڕۆ هەڵبژاردننی بەرپرسان لەلایەن خەڵکی ئێمە لە سەساسی خزمایەتیە لە سەساسی عشیرەتە لە سەساسی ئەوەی دوای چم بۆ دەکات چەندم بۆ تەعین دەکات چەندم پارە دەداتێ لە چێ جێم بۆ دیاری دەکات کام عەردی ڕوکنم دەداتێ ئەمە کارەساتەکەیە بۆیە بەشێک لەو کارەساتەی کە تووشی ملەتی ئێمە بۆ ئەم ناوشیاریە ئینجا لەوەش کارەساتر ئەوەیە وشیاری نەک لە ناو تاکەکانی کۆمەلگاواتە کەوانەی پێی دەڵێن عامی خەڵک بەڵکو لەسەر نخبەش تووشیان گرفتە بووە نخبە لە نخبەی کۆمەلگا نایە پێوەرێکدا بنێ بەو پێوەرە قسە لەسەر هەڵبژاردننی تاکەکان بکە دێ پێوەری حیزبایەتی یان پێوەری عشیرەتایەتی یان پێوەری خزمایەتی یان پێوەری پارە و دەوڵەتداری یان پێوەری بەحەلە و شوێن و ماڵ و دێهات کەمە کارەساتێکی گەورەیە ئەو کەسەی کە كلكم راع وكلكم مسؤول عن رعيته ئەوە کە دەچێتە شوێنێکی بەرپرسیارەتیش زۆر خەتەرێکی گەورەیە تۆ کاتێک پەنجەمۆری بۆ دەکەی ماڵوێرانی بۆ تۆشە ماڵی خۆت بۆ ئەو وێران دەکەی دوای ئەوە ئەم نەهامەتێک کە بەسەر ملت دادێ بەشێکی بەسەر تۆش دادێتەوە بۆیە خاڵی سێم لە خاڵەکان دەبێت کۆمەلگا و شیار بێتەوە لە ناو کۆمەلگاش نخبە ئێستا تەعاملی اختلافێکی سیاسی ناکە تحملی اختلافێکی ئەوە ناکە بۆیە دەبێت ئەمە بگەڕێتەوە خاڵێکی تر لەو خاڵانە بڕاستی دەبێت ئێمە تەماشای بکەین ئەم وڵاتی ئێمە و باقی وڵاتانی مسلمانان ڕۆژ بە ڕۆژ کارەسات گەورەتر دەبێت کەی ئێمە مراجعی خۆمان بکەین و پێویستمان بە مراجعەیە ئەم مراجعە لەسەر ئەساسی تاک لەسەر ئەساسی کۆمەلگا لەسەر ئەساسی فکر لەسەر ئەساسی عەمەل لەسەر ئەساسی بوارە نیشتیمانیەکان نیشتیمانی هەمومانە دەبێت هەمومان خزمەتی بکەین دەبێت هەمومان ئەو هۆکارانی دەبتەمای ئەوەی زەرەر بە نیشتیمان دەگەینی بورە دەبێ ئێمە لای بدەین نابێ لەسەر هیچ ئیتیجاهێک تۆ بکەی زەرەر بە نیشتیمانت بکە چونکە نیشتیمانی هەمومانە علاقەی بە کەسێکەوە نیست ئەوە دەبێت خاڵێکی زۆر گرنگەوە ئینتیما دەبێت جارێککە بگەڕێنرێتەوە ئینتیما بۆ نیشتیمان بۆ نمونە کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەکە دەڕوا ئینتیمای بۆ مەکەیە پاشی چەند ساڵ 8 ساڵ دەگەڕێتەوە بۆ مەکە ڕزگاری دەکات خەمی لە بەریەتی یا مەکە من خۆشتم دەوێ ئەم خۆشەویستی ئەم ئینتیما نیشتیمانی خەریکە کاڵ دەبێتەوە ئێمە پێویستمان بەوەیە هەمومان ئینتیما نیشتیمانیمان جاریشکە مراجعە بکەینەوە ئەوە غەڵەتە ئەوەی کە ئەو کەسێک قەنەعەتی وە ئینتیما بۆ نیشتیمان ئەوە تەعەسسوب نییە ئەو پێغەمبەری خوا نیشتیمانی خۆی وشتووە کاتێک چۆتە مەدینە دوعای کردووە ئەی خوای پەروەردگار مەدینەمان بۆ خۆشەویست کە وەکو ئەوەی مەکە لەلامان خۆشەویست بوو بۆی خەڵکە مەدینەی خۆش بێ خزمەتی بکە وڵاتەکەی ئاوەدان بکاتەوە شارەوانیەکەی جوان بکە بیئەکەی جوان بکە ژینگەکەی جوان بکە دار و درەختەکەی جوان بکە و خزمەتی بکە کارەبایەکەی لێ نەگەڕ زیاد سەرف بکە جادە و کۆڵانەکەی لێ نەگەڵ هەڵوەشێتەوە منداڵ نەچێ بەردێک لە جامێک بدا جامەکەی ئەم وڵاتە بشکێنێ بەچی بەم ئینتیمایە دەکرێ ئەم ئینتیمایە بنەمایەکی بەهێزی لە ئیسلام هەیە لە قورئان هەیە لە سنەتی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم أخرجوا من ديارهم دەریان بکەن لە ماڵی خۆیان لە ئەرزی خۆیان يعني دەرتان دەکەین من ئەرضینا لە خاچی خۆمان خاک بۆتە بەشێک لەوەی کە پێغەمبەران هیجرەتیان تێدا کردووە ئەم هیجرەتە دوای ئەوە گەڕاونەتەوە ویستیان ئاوەدانی کەنەوە خەڵکەی خۆیان ئاوەدان کەنەوە ئیعمار دروستکەن ئیسلاح دروستکەن ئەمە بۆچی دەگەڕێتەوە بۆ ئەمە خاڵی چارەمە لە بۆ ئەوەی کە وڵات بە سیستەماتیکدا بڕوا خاڵی پێنجەم بەڕاستی هەتاوەکو وڵات بە سیستەم نەکرێ زۆر کەس کاتێک تەماشای دەوڵەتداری سەردەمی پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم و لە دوای پێغەمبەریش پێی وایە سەردەمی خەلیفەکان سەردەمی دەسەڵاتداری شەخسی بووە ئەمە هەڵەیەکی زۆر گەورەی لە مێژوو ئەوەندەی من شارەزایی ئەم کەمە شارەزاییم هەبێت لە مێژوو ئەگەر تەماشای ئاور بدەیەوە بۆ ئەم 13 سەدەیکە ئیسلام دەوڵەتداری تێدا کردووە ئەو مؤسساتانەی کە لە ناو ئیسلام هەبووە
سەتا نۆهەتی یان هەشتای خزمەتگوزاری ملت لەسەر مؤسساتانە بووە. بۆ نمونە مؤسسەی ئەوقاف، مؤسسەی خوێندن و خوێندنی باڵا کە ئێستا پێی دەرێن، ئەو مؤسساتانەی کە لە ناو مؤسسەی خێرخوازی تەنانەت نەک ئینسانەکان شوێنی حیواناتە بۆ کاتێک تۆ سەفرت کردو کۆمەڵک وڵاغتە بۆ ئەو وڵاغە شوێنی تایبەتی بۆ دیاری کراوە بچی لەوێ خواردن و خواردنەوەی بۆ دابین کراوە، شوێنی حەوانەوەی بۆ دابین کراوە، نەک بۆ ئینسانەکان. تۆ لە ئینسانەکان هەرگەڕێ، چۆ لە سیستەمی بیمارستانەکان هەرگەڕێ چ مستشفای گەورە گەورە دروست کراوە، مستشفای گەورە گەورە دروست کراوە بۆ خەڵکی گەنج بە تایبەتی لۆ نەخۆشی تایبەت بۆ حاڵەتە تایبەتەکان. ئەمە بەڕاستی دەبێ وڵات بە سیستەم بکرێ، بە مؤسساتی بکرێ، هەتاوەکو عەقڵیەتی تاک زاڵ بێ ئەوە حاڵەتەکە بەم شێوازە دەڕوە. بۆیە دەبێ بە سیستەماتیک بکرێ. ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی تووشی ئەم نەخۆشیە بووە، بۆیە دەبێ ئەم پێچ حاڵەتە بەڕای من حاڵەتی ئەساسین بۆ جێڕانەوەی ئەساسی، بەڵام لە هەمویان ئەساستر بەڕاستی ئەوەیە ئێمە دەبێ ئیش لەسەرەوە بکەین کە خەڵک نیشتیمانی خۆی خۆش بوێ، وڵاتی خۆی خزمەت بکە، کۆمەلگای خۆی خۆش بێ و کۆمەلگای خۆشی خزمەت بکەوە بە بەشێک لە دینی بزانی. بەڵێ دکتۆر گیان بە درێژایی مێژوو تاکە شتێک کە خەڵک پێوە گیرۆدە بووە و تاکە هۆکاری سەرەکی دابڕانی نێوان خەڵک و کاربەدەست بووە بەکارهێنانی مڵکی گشتی بووە. ئایا لە موچە و دەرامەت و بەیتولماڵی کۆمەڵگە بێ یان دابینکردن و داگیرکردنی شوێنێکی بەرز و عەرزەیەکی باشی پڕ لە ئاو و پڕ لە باخ، یان بەکارهێنانی ئۆتۆمبیلی دائیرە بێ، کارەبا بێ، ئاو هەر شتێکی دیکە بێ، بەکارهێنانی مڵکی گشتی چەند جیاوازیە خاتە نێوان کاربەدەست و ژێردەستەکانی؟ بێگومان زانایان هەموو لەسەرەوە یەک دەنگن کە پاراستنی مەساڵیحی ئوممە و گشتی لە پێش پاراستنی شەخصیە و ڕەچاوکردنی ماڵی بەیتولمال لە پێش ڕەچاوکردنی ماڵی تاکە. هەردووچیان هەر ڕەچاو دەکرێن، هەردووچیان دەپارێزرێن، بەڵام چیانیان لە پێشن تەبعاً مڵکی گشتی. ئەوە یەک. دوو، مڵکی گشتی زانایان دەفەرمونون دەستکاریکردنی خەتەرترە لە مڵکی تاک. بە نمونە ئەگەر کەسێک بیەوێ لە ماڵێک دوور لە ڕوو شتێک ببە، بە ناحەق بیبە، یان بڵێ بە دزی بیبە، و لە دائیرەیەکیش کۆمپیوتەرێک ببە، ئەو دائیرە بە حکمی ئەوەی مڵکی گشتیە و ئەو ماڵە مڵکی تاکە، حکمەکەی تاوانەکەی تاکەکە ئەغوەنترە لە کۆمپیوتەری ئەوە. لۆ چونکە تاکەکە سبەینێ کاتێک ئەو کەسە دەگەڕێتەوە تۆبە دەکات، ئەم حەقە بجێڕتەوە، زۆر بە ئاسانی دەتوانی بچێتە ئەم ماڵە و حەقی تاکەکە بژێڕێتەوە، یان لەوانەیە ساحیبی ئەم ماڵە بە ئاسانی گردنی ئازاب کا و لەم حاڵەتە بێتە دەرێ. بەڵام ئەوی تر مڵکی هەموو ئومەتە، ئەو مڵکی ئومەت ناتوانێت بە یەکجاری هەموو گردن ئازاب بکەن و ناتوانێت ئەگەر تۆ هەشکەی ئەو حەقە بجێڕێ بووان. لۆیە ئەمە خەتەرێکی گەورەیە. دوو، ئەو نمونانی کە ئێمە هەمانە. بۆ نمونە ئیمامی ئەبوبەکر کاتێک دەبێ بە ڕئیسی دەوڵەت کە دەبێتە ڕئیسی دەوڵەت بیر لەوە دەکاتەوە چۆن ماڵ و منداڵی خۆی بژێنی، دەڕوا بەرەو بازار. لە ڕێ ئیمامی عومەر و هەندێک لە سەحابە تووشی دەبن بەرەو چێ؟ بەرەو بازار. بۆچی؟ بۆ ئیشکردن. دەڵێن نا، دەبێت تۆ تەفەڕۆکەی بۆ کاری دەوڵەت، بەڵام لە بەیتولمال معاشێکی تایبەتت بۆ دادەندرێ، لەم معاشە تایبەتە تۆ دەتوانی ژیان و گوزەرانی خۆت بڵین دابین بکەی بۆ ئەوەی تۆ تەفەڕۆکەی بۆ دەوڵەتی. کەواتە ئەمە چییە؟ ئەمە مافە. بەڵام ئیمامی ئەبوبەکر حەقی لەسەرە، کەواتە هەموو موسڵمانێک، هەموو تاچێک لە کۆمەلگا حەقی هەیە و مافی هەیە و حەقیشی لەسەرە. مافەکە ئەوەیە تۆ بەشێک لەم مڵکە گشتیە بیدێ بۆی پێبژی، حەقەکەش ئەوەیە کە لەسەری واجبە ئەوەی کە لە ملیەتی ئەدای بکە. ئەوجار کاتێک مڵک بوو بە مڵکی گشتی، مڵکی دەوڵەتداری، بۆ نمونە کەسێکی خاوەندار هەیە مزگەوتێک دروست دەکات بە 100 دەفتەر، کە گوتی ئەوە وەقفە بۆ وڵات، بۆی نییە یەک بلۆک جارێککە بۆ خۆی بەکاربینی وەکو شخصی، بۆ چونکە بۆ مچی هەموو ملت. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک لە جەنگ و جیهاددا لە غەزەواتدا کەسێک عەبایەک دەبا، پێغەمبەری خوا دەفەرمێ ئەمە بۆ جەهەنەمە. لەبەر چی؟ لەبەرەوە مڵکی گشتیە. خەتەرەکە لەوەیدایە کەسێک چوە جەهەنەم بە سەبەب چی؟ بە سەبەب بردنی عەبایەک. ئەم کارەساتە چییە؟ ئەمە کارەساتی گەورەیە. بۆچی ئەمە ڕەشەیە؟ بۆ دەبینی کەسێک لە ماڵێک شتێک دەبا، ئەو حکمەی نییە، ئەو هەڕەشە ترسناکەی نییە، چونکە ئەو مڵکی دەوڵەتە، مڵکی عامە،
مڵکی فەقیر و هەژار و هێتیم و کەم دەرامەت و نەخۆش و باقی کە پەکەوتە و بێنەواکان و خاوەن پێداویستە تایبەتەکانە. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لێرە ئەم هەڕەشە ترسناکە دەکا کە کەسێک بەسە بە عەبایەکەوە دەچێتە حتا خوا جل شانو تەماشاکە. هەڕەشە لە پێغەمبەر دەکا صلی الله عليه وسلم. ما كان للنبي أن يغل ومن يغل يأتي بما غل يوم القيامة. سبحان الله سبحان الله. بۆ پێغەمبەر نییە دوور لە ڕووی پێغەمبەری خوا شتێک ببە لە ماڵی گشتی ئەگەر ببە لە ڕۆژی قیامەتەوە بۆ محاسبە دەکرێ. خۆمە دڵنیای لەوەی پێغەمبەری خوا لە قیمەیە ئەعدل العادلینە پاشی خوای پەروەردگار وەکو ئینسان لە هەموو کەسەکان عادلترە. ئەدی بۆ پێغەمبەری خوا ئەو هەڕەشەی لێ دەکرێت لایەن خواوە لەبەرەوە تا خەڵک بزانێ عیبرەت وەرگرێ پند وەرگرێ کە ماڵی گشتی ئەوەندە خەتەرە ئەوەندە ترسناکە زۆر باشە ئەوەندە تووشی عقوبەی خەتەر دەبێ. زۆر باشە دکتۆر گیان وا دیارەکاتی بەرنامەکەم زۆر کەمیمەوە ڕووداوێکی گرنگەیە لە مێژووی مسلمانان بۆ بەگژاچوونەوەی ناشەفافیەت و ئەو ناهاوسەنگی کە ئەکەوێتە نێوان کاربەدەست و ژێردەستەکانی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە ساڵی 61 هیجریا کچەزای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ بەگژاچوونەوەی ستەمی ستەمکارانی بەنی ئومەیە و بۆ گێڕانەوەی ئیسلام بەرەو شورا و بەرەو پاراستنی بەیت الماڵ و گیانەبوونەوەی کاربەدەست لە ژێردەستەکانی تیدا ئیمامی حوسەین شەهید بوو ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ و خوای گەورە دووبارەی نەکاتەوە کە بووە مای نەکبەتی بۆ ئومەتی ئیسلامی. پێم خۆشە لەسەر ئەو پرسە چەند قسەیە بکەی و ئایا ڕوبەڕووبوونەوەی کاربەدەستی گەندەڵ و ستەمکار و کەسانێک کە بەیت الماڵ بۆ خزمەتی خۆیان و کەسوکاریان بەکارە هەن چۆنیە؟ بێگومان طبعا کارەساتی لەم حاڵەتەی کە ئێستا هەیە بە ڕای بەندە زۆر کەم دەگمەن ڕوویداوە لە جیهانی ئیسلامی کە هێدا وردە قوڵ بۆتەوە بۆ تەمایە ئەوەی کە خەڵک جێبە کەم ئەندام نەدا جێبە فەقیر نەدا جێبە هەژار نەدا جێبە نەدار و خەڵکی هێتیم و باقیەوانی تر نەدا. طبعا ئەوەی لە سەردەمی ئیسلامە بڵین نمونەی زۆرمان هەیە لەسەر قەزیە شەفافەت لەسەر قەزیە ئەوەی کە ئیمامی عومەر لەسەر مینبەرە خەلیفەی دەوڵەتە بەڵێ وا دیارە ئێمە گوێمان لە دەنگی زۆر بەڕێز دکتۆر ئیدریس کاریتانی نییە. بێگومان یەکسەر ئەو چتەکە عقوبەی دەدا بە عقوبەی چی نەخێر عقوبەی نادا بەڵکو پاداشتی دەداتەوە. پاداشتەکە چییە؟ ئەوەیە دەڵێ ئەو ئافرەتە ڕاست دەکا و من هەڵم کرد. دەزانی ئێستا گەورەترین گرفت ئەوەیە هەتا ئێستا کاربەدەستانمان ناڵێن ئێمە هەڵەمان کرد و هەر دەرێن ئێمە ڕاستین و خەڵک هەڵە دەکات. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم هەر لە ژیانی ئیمامی عومەرە کاتێک بەناو ماڵەکاندا دەسوڕێتەوە ڕۆژی چەند منداڵێک برسی دەبێ ئەمە لەسەر قزەی شەفافێتە کە کاتی عومەر قەرار لەو هەموو دەگریە قەرار لە هەموو منداڵەکان دەرەکە و کاتێکی ترکە بەناو ماڵەکاندا دەسوڕێتەوە دەبینیت عائیلەیەک لە عائیلەکان خێزانەکەی تووشی نەخۆشی تایبەت دەبێ و ئیمامی عومەر بۆ خۆی ڕئیسی دەوڵەتەوە دەچێ ئەم پێداویستیانەیە بۆ دابین دەکات. دوای ئەوە ئیمامی بڵین کاتێ عوثمان و ئیمامی عەلی وە کۆمەڵێک نمونەمان هەیە لە بڵین ئەم مێژوە دوور و درێژەی کە 13 سەدا دەوڵەتداری کراوە تەماشا دەکەین ئەگەر باسە بێ بینە سەر ئاغ شەمسەدین و بینە سەر محەممەدی فاتح کە بەسەراتێکی دوور درێژیان هەیە لەم بابەتەوە ئەوانی تریش. ئەوەی کە دەمەوێت لێرەدا ئاماژەی پێ بکەم بە هەموو کاتێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمەی فێر کردووە بەڕاستی دەبێ من رأى منكم منكرا فليغيره بيده ومن لم يستطع فبلسانه ومن لم يستطع بقلبه وذلك أضعف الإيمان. أما مرتبة بيغمبري خوا صلى الله عليه وسلم بو إيمي داناوة نابي مسلمان لم بيورانا لابدا بلام دبي لم بيورانا تيبقى لم بيورانا نابي لابدا بلام دبي تيبقى لادان لم بيورانا أويتو تنازل بكي لبر مبدأ إيش شخصي خوت لبا كرسيكات لبا منبركات لبا باركات لبا مصالح شخصي أو كارسات الروي شخصي كوكا روبدا بلام تێگەیشتن لە مەبدەانە ئەوەیە تۆ هەموو کاتێک ناتوانی بە قووەت ئەم حاڵەتە بگۆڕی بۆیە دەبێ بێ مەرتەبەی دووەم بە زوبان ئەگەر بە زوبانیش نەتگۆڕی وان نەتوانی چونکە حاڵەتی وا دروست دەبێت لەوانێ بە زوبانیش تۆ نەتوانی بیگۆڕی دێتە سە مەرتەبەی سێم خۆ ناکرێ و مەرتەبەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم
فبقلبی بە دڵت ناکرێت دەوی دیارە پێغەمبەری خوا دیراسەیە حاڵەتی بە تەکید کردووە و ئەم پێوەرانەی بۆ دانەوەی بۆی تۆ شتێک لە خۆت بار نەکەی کە لە خۆت زیاتر بێ یان بچی لە باتی ئەوەی بیگۆڕی خراترت بەسەردا بێ بۆیە ئێمە دەبێت لەم مەرتەبانە بە هیچ شێوێک لا نەدەین بەڵام لیان تێبگەین و هەموو کاتێک ئەوانە وەکو وێنایەک لە حاڵەتی شخصی خۆمانە لە حاڵەتی ناو دائیرە لە حاڵەتی ناو کۆمەلگا لە حاڵەتی دەوڵەتداری لە هەموو شێوەر و پێوەرەکان بەڕاستی دەبێت ئێمە هەموو هەنگاوانە بنین وە هەنگاو بنین دەستکاری ئەوە بکەین کە ئومەت بەلەو ئیسلاح بکەین پێغەمبەری خوا دەفەرمێ طوبى لۆ چێ للغورەبا لۆ کەسانێک کە ئەوان چێ دەی پێغەمبەری خوا فەرمووی ئەو کە حاڵەتن کە بەڕاستی ئیسلاحی کۆمەلگا دەکەن لە کاتێکدا خەڵک کەمر ئیسلاح بکەن یان خەڵک زۆربەی بەرەو فەساد ئەوە گرنگە کاتێک هەموو خەڵک ئیسلاح دەکات و ئیسلاحش بکەن زۆر دەوری نییە بەڵام ئەگەر خەڵک هەموو بەرەو خراپی ڕۆی تۆ بەرەو ئیسلاح چووی ئەمە گرنجەکەیە بەڕاستی ئەمە واقعەکەیە ئەمە پشتگیرە بە ئیمان و بە سنەتی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم. زۆر باشە دکتۆر گیان کۆتا قسە و پەیامی جەنابەت چییە لەسەر هاوسەنگی نێوان کاربەدەست و ژێردەستەکانی ئەگەر شتێک من نەمپرسی بێ و پێویست بکات جەنابەت ئاماژەیەکی پێ بکەین. خی گەورە پاداش دەداتەوە زۆر جوان هێنات خوازات داتەوە بەڵام شتێک ماوە پێم خۆشە بە لای من بێڵێم ئەوش ئەوەیە لەم حاڵەتانەی کە ئەم هاوسەنجە تێکەچێ وا نەزانن بەرپرسان کە ئەوە بەس لە خەڵک تێک چووە ئەوەن عیبیان نییە. ئێستا ژیانی بەرپرسەکان مەزەقترە لە ژیانی خوارەوە ژیانی بەرپرسەکان لە نەخۆشی و لە ناخۆشی و لە ئەزیەت و لە ئازار و لە معانات و لە دەردەسەری و لە دڵتوندی و لە غەم و لە پەژارە و لە مەشاکل زۆر ئاڵاسترە لە خەڵکی تر ئەگەروان بکردایە خەڵک وەکو ئەوان بژیابایە ئەو کاتی ژیانی ئەوانیش خۆشگوزەران دەبوو بەختەوەر دەبوو ژیانی خەڵکی بەختەوەر دەبوو ئێستا ژیانی هەردووکان تێک چووە چونکە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەداک و بابە و بە قوربانی بین ڕسمی حیاتی بۆ کردین نەخشە ڕێگای بۆ داناوین یەکێک لەو نەخشە ڕێگانە ئەگەر ملت بە حاڵەتێکدا چوو بێدەنگی کرد لە حەق و بەرپرسانی لە حەق بێدەنگ بوون و لایەندا خوای گەورە عقوبەیەک دەنێری ئەوە چیا یعمهم الله بعقاب هەمویان عقوبە دەدا یعنی زانانی مەسەبی حەنەفی پێیان دەڵێن عموم البەلوا بەڵایەک دێ بەسەر هەمویاندا دەسەپێ ئێستا بەڵا بەسەر هەموماندا سەپاوە ئەوە نییە ئەو لە گوزەران بژێ وڵا ئیلا ئەگەلەوە حاڵەتە دڵخۆش بێ کە خۆی سەرخۆش دەکات ئەو ئاگاداری خۆی نییە و ئیلا لەمە ناڕەحەتترن لەمە دڵتەنگترن لەمە بێ یعنی بێمەجالترن لە کاتێکدا ئەگەر وان نەکردای بەڕاستی ئەم خەڵکە دەتوانی هەردوو لە بە ئاسوودەیی بژی و بە بەختەوەری بژی زۆر بەداخەوە کەمە حاڵەتێکی زۆر ناتەندروستە دەبێ بەڕاستی ئیشی لەسەر بکرێ و بەرەو تەندروستی بڕوە. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئیدریس کاریتانی بانخوازی ئیسلامی کە لە ستۆدیۆکارمان لە شاری هەولێری پایتەختەوە میوانی ئەمڕۆی بەرنامەی باس و خواز بوویت. بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی ئازیزیش کە تام ساتە بینەری بەرنامەکە بوون تا بە یەگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.